بینەرنی بەڕێز جارێکی دەسڵاوتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرموو کاک عەزیزتان وەڵام لەسەر قسەکردمان لەسەر متمانە بوو دیارە کاک دکتۆر باسی ئەو متمانەی کرد لە بەرامبەر بە وەزیرانی کە لە کەم و کوڕێەوە تێوەگلاون من حەزەکەم دوای تۆم پرسیارێک خۆی لە کاک سەرۆر بکەی ئەیکەی متمانە لە وەزیرێک لەسەرنەوە چی بکە متمانی لێسەرنەوە یعنی تۆ ئەم هەموو کەم و کوڕێ ببینی متمانە وەرنەگریتەوە کەی وەرەگریتەوە ینی وەزیری سامان لە سروش شتەکانێک بوو لەوانەی کە یەک دنیا فەزاحەتی نەوت هەبوو لە وڵاتەیە باشە هاتە لە دەرەوە زۆر ئەوە بوو فەزاحەتێکی دروست کە چۆن ناو پەرلەمان خۆی ڕووی سپی کردەوە ینی پەرلەمان بۆتە شوێنێک لەمپەرێک بۆ پاکردنەوەی ئەو وەزیر و ئەو کەسانی کە ناشرینن ئەمە مشکلەکەیە کاک سەرۆر بەرپرسیارەتیایە کاک سەرۆر ڕۆڵی پاکردنەوەی ئەو وەزیرە خراپانە بینە کە ئەچێتە ناو پەرلەمان جارێکی تر لەو دیوە بە پاکیەنە دەرەوە واتە کەسێکی گەندەڵ چڵکن لەم دیوە دێ لەو دیوە بە پاشی ئەچێتە دەرەوە کاک سەرۆر ڕۆڵی تیا بینێ ئەمە مێژووی نووسێتەوە ئەمە تەنها بە قسەکردن ناکرێت کاک ومێد با من یەک نمونەت بمێ کابینەی پێشووی پەرلەمانی کوردستان ئەوە لە تەلەڤیزۆنا من و پەرلەمانتارێک قسەمان کرد لەسەر قەزەیەک هەر ئەم قسانی کاک سەرۆرێ کرد هەوڵ ئەدەین و چارەسەری ئەەکەین و کێشەکان بەرەو باشی ئەڕۆ هەوری هەموو لایەک بۆ چارەسەرکردن تا هات وردە و دە کۆمەڵگە بەرەو ناعەدالەتیتر و بەرەو گەندەڵتر و بەرەو ناشرینتر و بەرەو ناڕزایی و بەرەو خۆپیشاندان چوو کاکە گیان کاک سەروەر گیان ئومێدم مەدەرەیە کە لە کاتێکا تۆ ناتوانانی شت بکەی ناکرێ هەمومان هاوکار بین سەرچاو من هاوکارتە بم تۆ دەسەڵاتت نییە وەکو پەرلەمانتار لە کەسێ بپرسیتەوە چاوەکەم پەرلەمانی بەغداد 5 ساڵە پەرلەمانە وەزیر لە زیندانە زانی ناوی وەزیرت پێڵەمەوە لە زیندانەکانە لە زیندانە تۆ توانیتە چی بکەی تۆ ئەتوانی لە ناو پەرلەمانە چی بکەی لەبەرەوە تۆ ڕۆڵێکی پاسیفی زۆر خراپ دەبینی تۆ وەکو مامۆستایەکی زانکۆ بگەڕێتەوە لە زانکۆکە دەرزی جدی بڵێیتەوە باشترە لە پەرلەمانێکە کە ناتوانێت شتەکانی بکە چاوەکەم تۆ وەکو مێژوو تاوانبار ئەبی وەکو مامۆستایەکی مێژووش تاوانبار دەبی بۆی کە وەزیرەکان بەناو لەمپەرەکەی زانکۆ ناو لەمپەری پەرلەمانە بڕۆن لەو دیوە بە پاشی بێنە دەرەوە ئەوە کارەساتی گەورە دروست دەکات بەڕاست زۆر سپاس دکتۆر سەرور تۆ ڕاچی لەسەر قسانێک کاک عەزیز و پێت دەڵێ بیا بە هاوڕێک تۆ هاوڕەکانت دەڵێ کە شوێنێکن بۆ پاکردنەوەی کۆمەڵی خەڵک کە بە گزارشتەکەی ئەو گەندەڵن یان ناشرینن و تۆکەی متمانە لە وەزیرێک کەسێنێتەوە ینی وەزیرێک چی بکە بە شایستەی زانی دەستی بەڵێ بەرز نەکەنەوە پێم وانە ئەمەی کاک عەزیز دەیڵێ بەو شێوەیە بێ کە پەرلەمان شوێنی پاکردنەوەی خەڵکانێک بێ کە پیسن و بێن لەوەیە خۆیان شۆن دەوری حەمامێک بجێڕێت بەڵکو بە پێچەوانەوە دەڵێن بە دوواداچوون کراوە بۆ هەموو ئەو بابەتانە و ئەوەی کاک عەزیز دەیڵێت بەڵێ سەرۆکی حکوومەت هاتووە وەڵامی یەکەی بابەتەکانیشی داوەتەوە یەکەی ڕخنە و کێشەکانیشی داوەتەوە بۆ هەروەها وەزیرەکانی تریش بەڵام چێ ئەو وەزیرەی کەوا پێویستە ئێمە متمانەی لێ بسەنینەوە من لە سەرەتادا وتم کێشەکەی ئێمە لەوەیە کە ئیرادەیەکی وەکو پێویست نییە کێشە دروست دەکرێت لەلایەن سەرجەم حزبەکانیشەوە جاچێ حزبەکانی کە لە دەسەڵات دابن و یاخود حزبەکانی ئۆپۆزیسیۆنیش بن بەڵێ بێگومان پێویستە بە دوواداچوونی زیاتر بکرێت من پێویستم بەوە نییە کەەوە هیچ کەسێک دەستخۆشیم لێ بکاتن من کاتێک چوومەتە پەرلەمانی کوردستان بۆ وجدانی خۆم کار دەکەم و دەمەوێت وجدانم ئاسوو دەبێت ئەوەی من پێم کرابێ وەکو ئەندامێکی پەرلەمان لەو کێشانە لەو گرفتانە لەو گەندەڵیانە بە دوواداچوونم کردووە و یادداشت و نووسراوی خۆشم داوە بۆ ئەو شوێنانەوە هەوڵ بەڵام کاک دکتۆر سەرور با پرسیارەکەت بەورتر لێ بکەم ینی ئەگەر وەزیفەی پەرلەمان توانای ئەوەی نەبێ بتمانە لە وەزیرە بسەنێتەوە ئیرادەی ئەوەی نەبێ ئیرادەی ئەوەی نەبێ بە دوواداچوون بک بۆ ئەو کەیسانی کە هەیەی و زامانی جەبەجێکردنیا بکە ئەم پەرلەمانە بۆ هەبێ لەو پەرلەمانەدا من قسەکانی تۆ واخنەوە دان بەوانەیە کە پەرلەمان هیچ جۆرە دەسەڵاتێکی نییە لەبەر دەداخلاتی حیزبی هیچ ئیرادەیەکی و ناتوانێت هیچ کارێ بکە و ئەگەر وەزیرێک بێ هەموو کوردستانیش بکوژێ پەرلەمان ناتوانێت بتمانی لێ بسەنێتەوە بەو جۆرە نییە ئەمە نییە بەڵکو من دەڵێم بە دوواداچوون کراوە من لەو سەردەمەیکەوە بۆ خۆم بە نمونەت بۆ دەهێنەوە کاتێکەوە لە لیژنەی نەزا هەبووم چەندین کەیس هەبووەکەوە من لە لیستی کوردستانیشم بۆ خۆم پێشکەشی ئەو لیژنەیەم کردووە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانیشمان کردووە بە دوواداچوونیشمان کردووە خەڵک هەیە محاسبەش کرایە خەڵک بۆ دەستگیریش کراوە وە کۆمەڵە کەیسی شەیە تاکو ئێستا بە دوواداچوونیشی لەسەریا بەردەوامە و ئێمە ئەوەی ویستومانە بکرێت زیاتر بە مؤسسات بکرێت ئیشوکارەکانمان ناکرێتن ئێمە هەندێک بابەت هەیە بە میزاز بێ و یاخود لە هەندێک لەو دام و دەستگایانەمان کەوا وەکو پێویست نین
بۆ نمونەیەکێک لەوانە ئێمە دەستەی نزاهەکەەوە ویستمانە پێک بە ئیش و کارەکان بکاتن بۆ نمونە ئێمە سەبارەت ئێستا یەکێک لەو کێشانەی کە هەمانە دیوانی چاودێری دارایی لە هەر وڵاتێکەکەەوە دیوانی چاودێری دارایی ڕۆڵی زۆر کارا و گرنگ دەجێڕە لای ئێمە بەداخەوە وەکو پێویست نییە ئێمە بە دوواداچوونمان بە ئەو بابەتانە کردووە لەگەڵ ئەم خولەی تازەی پەرلەمانیشداکەوە دەست پێ دەکاتەوە کە ئەمە دوو ڕۆژە دەستی پێکردوێتەوە کۆمەڵێک بەرنامە هەیە بۆ بە دوواداچوونی زیاتر لە بەشێکی قسەکانی کاک عەزیزدا من لەگەڵیام لەوەی کەوا ئێمە دەبێ کەسێکی وەکو کاک عەزیز ناکرێتن بێتن شانامە بنووسێتەوە یاخود پیاماندا هەڵبدا بڵێ ئەمە ئیشە باشەکانتانە من نەموتوە ئاوا بێت دەڵێم ئێمە بە هەموو لایەکمان کە بکرێکانی کەوا هەمانە پێویستە بە دوواداچوونی بۆ بکەین و پێویستە کاریشی لەسەر بکەن و کاتێک کەوا گەیشتە بنبەستیش پێویستە هەر یەکێک لە ئێمە لە سات و کاتی خۆیدا هەڵوێستمان بەرامبەریان هەبێت. بەڵێ باشە زۆر سوپاس کاک عەزیز لە هەموو دنیاە پەرلەمان زۆری نەپێکی هێنێ و زۆرینەش کاندیدەکانی حیزب کاندیدەکە لە هیچ شوێنێکی دنیای دیموکراسیانی زۆری نەکە پەرلەمان پێکێنێ حیزب پێکینێنێ و بنەتیجا پرەنسیپەکانی ئەو حیزبەیە کار لەسەر دەنگی زۆرینە و کەمی ناکە و بڕیار لە پەرلەمان دەرەچێت تو بۆ پێت قبولنە پەرلەمانی کوردستان لە کاتێکا زۆرینەی ئەندامانی ئەم پەرلەمانە لیستی کوردستانەیە کە هەردوو پارتیی ئیکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان پێشێنەوە بۆ پێت قبول نییە ئەندامانی ئەم پارتا دەنگ بەرزکەنەوە بتمانە بە وەزیرەکەی خۆیان بەخشەوە کە کاندیدی لیستەکەی خۆیانە بۆ پێت قبول نییە کەس نەیوتۆ کاک ومێر کەس نەیوتۆ قبول نییە پەرلەمانتارێکە لەناو پەرلەمان لە حەقی دیموکراسی خەڵک بۆ چێ حەقی ڕخنەما لە حەقی دیموکراسی خەڵک نەکردووە حەقی دیموکراسی لەبەرەوەی کە زۆری مافیان هەیە دەنگ بدەن بە ئاشتێکەکە خۆیان سەرچاو خۆ کەس نەیوتۆ دەنگیان بنێ لە لیستی کوردستانی دکتۆر ڕەفیق سابیری تایە ئەڵێ دەستەی نزاهات مردووە ئێمە چی بکەم کاکە دکتۆر ڕەفیق سابیر وارە لە لیستی کوردستانیە چاوەکەم ئەو دکتۆر دانا سعید سۆفیە کە یەک دنیا کەم و کوڕی ناو لیستەکەی خۆی دەزێتەوە خۆ کەس نەیوتۆ حیزبی مەبە لە هەموو دنیا وایە بەس من تەسەوڕ ناکەم ئەمە خۆی پەرلەمانێکە خۆی ئیرادەی نییە ئەجنا من تەسەوڕ ناکەم کاک سەروەر عەبدوڕەحمان و کادرێشێکی نیشتیمانی کوردستان هەواڵ مامزەلات پێی وتی بێت تۆ بۆ نییە قسە بکەی تەحەداکەم وای پێ نەوتووە بەس خۆی ئیرادەی ئەوەی نییە کە لێ بڕین کە من خۆی ئەو دەورە ببینێ لە ناو پەرلەمانە کە خۆی ئیرادەیان نەبووە لە پەرلەمانە یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی بڵێن چی ئەمانە خۆیان مرۆڤێکە ناکەن تۆ پێت وایە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی بەرپرسیار نین لەو ڕۆڵە ئیفلیجەی کە پەرلەمانی کوردستان لەو کاتەی کە تۆ متمانەی خەڵکت پێبەخشیتە ناو پەرلەمان نەخێر ئەو پەرلەمانتارە خۆی توانێت دیفاع لە مافەکانی خۆی بکات ئێستا کاک سەروەر عەبدوڕەحمان و کادرێکی نیشتیمانی کوردستان متمانە نەبەخشێ بە وەزیری پێشمەرگە چی ڕۆدا یعنی یەکێتی نیشتیمانی ئیدانەیەکە شتیوە نییە وخۆی ئەو ئیرادەی نییە کاکە خەیچێکە ئەم وەزیرە لابووی وەزیرە دانی خۆ کعبە کەس نابێ و نەیەکی دیز نیشتیمانی کوردستان زەرەکە نە پارتی دموکراتی کوردستان ئەگەر وەزیری ناوخۆ لابێ کە ئینسانی کوشتووە لەسەر زارە بەدەستی چەکدارەکانی یعنی وەزیری ناوخۆ پارتی دموکراتی کوردستان ئەمە لابا ئەندامەکانی خۆ پارتی دموکراتی کوردستان خۆ یەک بنیاکادری تری هەیە توانێت داینیە بەس خۆی ئەم پەرلەمانە ئیرادەی نییە ئیفلیس کراوە ڕاستە ڕەنگە حیزب ڕۆڵی تیا هەبێ من ئەمە ڕێی منە حیزب ڕۆڵی تیا هەیە لەوەی ئەم ئەندامانە بە بەزەم ئەم ئەندامانە شەرعیەتی خەفشیان وەرگرتووە حیزب ناتوانێت لایەن بازانی پرسیارەکەی من ئەوەیە کاک پرسیارەکەی من ئەوەیە بەشێک لە چاودێران بەردەوام رخنە لە ڕێی زۆرینەی پەرلەمانەکەن کە لیستی کوردستانی و بڕیارەکانی بە براری خاپن لە کاتێکا باس لە دیموکراسیەکە و دیموکراسیشمانەی دەسڵاتی زۆری نییە خۆ ناکرێت 20 ئەندام پەرلەمان ڕێی بەستە 6 تا بسەپێنێ ئەمەیان ڕاستە من نەموتەوە من نابێ حزب بەسی ینی حزب بە شێوەی لە شێوەکان قۆڕخی پەرلەمانی کرد بە شێوەیەکی تری بینم ئەم هاوڕێی کە من تۆم ناقەشەکەن مامەسای زانکۆیە زانی خۆی کە ئیرادەی نەبوو لەسەر کۆمەڵی مەسائل ئەمە حزب چی بکە ئەمە لەلایەتەوە ناکرێت زۆری کەمینە بسەپێنی بەسەر زۆری نەیەزانی ئەی لە بەغداد چێکەی تۆ 50 پەرلەمانتار هەیە 300 و قسوور 400 پەرلەمانتار هەیە ئەویان چی ئەڵێ دکتۆر سەروەر یەکێک لە کەیسا هەرە هەستیارەکان مەسەلەی گەندەڵی لە هەرێمی کوردستانە بە درێژایی کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئەمڕۆ بەردەوام کۆمەڵێک گەندەڵی هەبووە بە ئاشکرا یا بەنهێنی کۆمەڵێک گەندەڵی بە دەرکەوتوو یا نادەرکەوتوو هەبووە پرسیارەکە ئەمەیە بۆ پەرلەمانی کوردستان نەیتوانیوە لەسەر گەندەڵی تەنها یەک بەڕێوەبەری گشتی تەنها یەک وەزیر تەنها یەک لێپرسیاری حکومی بداتە دادگا بەڵێ من پێم وایە کراوە بابەتی وا کراوە وە کۆمەڵە کەیسیش ئێستا لە دادگادایە ئەوەندی من ئاگادار بم راپۆرتەکانی دیوانی چاودێری بەڵێ خەڵک دراوە بە دادگا بەڵێ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەتی پێشوو دراوە بە دادگا بەڵێ وەزیر دراوە بە دادگا بەڵێ ئەندامی پەرلەمان دراوە بە دادگا بەڵێ بەڕێوەبەری گشتی دراوە بە دادگا ئەگەر بەڕێستان ئاگادار بن لە ئیشوکاری دادگاکان کۆمەڵە کەیسی وا هەیە دراوە بە دادگا و ئێستاش بەڕێڕەوی خۆی دەگرێ و کاری لەسەر کراوە ئەمە کراوە و کۆمەڵێک بابەتی تری ئەکرێ ناوی هەندێک لە بەپرسانەمان پێ بڵێ کاک ئەتوانی ناوی هەندێک وەزیریان پێمان بڵێ ئەوانەی چیان کە دراون بە دادگا لەسەر کەیسی گەندەڵی
من کاک ئومێد بمبورە کادری ڕاگەاندن نیم بێم بە ئەو بابەتانی هەکەم دەکرێت بە دوواداچوون بکەن بەڵام دەکرێت بێن لەوێ بە ڕسمی لەگەل لیژنەکەشە ئەگەر پێویستان بەوە بێ قسە بکەن بڵێ خەڵک هەیە زۆر هەیە و بەشێکی زۆر لەوانە لە ڕاگەاندەکانیشدا بڵاو کراونەتەوە خۆتان ئەگەر ئاگادار بن بەڵێ دراون بە دادگاوە بەشێکی هەرە زۆریشی ئەو مەسەلانە تاکو ئێستا لە تحقیقدان و کێشەشیان لەسرە ڕانەگەیەندراوە. بەڵێ زۆر سپاس کاک عزیز پەرلەمانی کوردستان کۆمەڵی کەسی گرنگی داوە بە دادگا کە بەرپرسیاریتی گرنگیان لە حکوومەت هێرێمی کوردستانە هەبووە ئەمە ئومێدێکی گەورە نابەخشێ بە خەڵک پەرلەمان هەندێک ئاگادار ناوی هیچ وەزیرێکم لا نییە کە درابێ بە دادگا هیچ کەسێک ڕەنگە کۆمەڵی ماسی بچوک لە خوارەوە بەس ماسی گەورەیان ڕەنگە کۆمەڵی ماسی بچوک لە خوارەوە لەسەر وەسڵ و شتیوا درابێت بە دادگا زانی بەس لەسەر ئاستی سەرەوە ئەوە من و تۆ دانیشتین کە کاکسەرۆر مافی خۆیەتی تۆ شەفاف نەبی لەوەی ئێستا پێم بڵێ چێ داوە بە دادگا کاکەکوا ئەوە هەموو ڕۆژنامەکانە بە عکسەوە بە خەڵک لە ڕۆژنامەکانە ناوی خەڵکەڵی کە ئەمانە پێویستە بچنە دادگا ناسنە دادگا و گومانی ئەوەش دەکرێت کە ئەمانە دەستیان هەبێت لە لێدانی ڕۆژنامە نووسیشە ئێمە خۆمە لە سلێمانیان قەزیا بینین چاوەکەم کاکسەرۆر خۆشی قسەشی لەسەر ناکە شتیوانی ئەمەی کاکسەرۆر باسەکە درا بەڵێ دراوە کاکسەرۆر هەڕێ پێویستە وا بکرێت پێویستە دراوە پێویستە ئەمەمان کردو زۆر هینە قساکە یانی زۆر مەتاقی قساکە ئەمە وەکو وتم لە پەرلەمانی پێشوشە من ناقەشەی ئەمانەمان کردو هەمان نەمەت بەکارێنن ئەمە بەرپرسیارەتیشی مێژووی گەورەیە کاک ئومێد نەخێر ئەم پەرلەمانە ناتوانێت ئەمە بکە ئەتوانێت لێپرسینەوە لە گەندەڵی و کەیسی زۆر بچوو بکە کە کەسێکە دەسەڵاتی نێوداماوە بەڵێ ئارەوڵات ئەتوانێت بەڵام لەسەر وەزیری گەورە و لەسەر بەرپرسی گەورە ناتوانێت بکە فەرمو ئەو کاکسەرۆر عەبدوڕەحمان خۆی نازانێت نەوچی لێدێ دەوەرە وەزیری سامانە سروشتەکانم بۆ بدە بە دادگا زەمەتوانی ناتوانانی بیکەی ئەوە لەسەر وەزیری وەزارەتەکانی پەیوەندی بە ئاسایشەوە هەیە ئینسان لەسەر زادە کوژراوە کاکسەرۆر شەڵێ بەداخەوە نەنکشمەڵێ بەداخەوە هەموو کەسەڵێ بەداخەوە ئەم قسەیە کافی نییە چاوەکەم ئەم قسەیە ئەوەیە تۆ بتوانانی لێپرسینەوە بکەی وەکو پەرلەمانتار تۆ نوێنەری خەڵکی کوردستانی بەدەنگی خەڵک چووی تۆ خۆت نەچووی حزب جیایە قۆرخی کۆمەڵشتی کرد تۆ بەدەنگی خەڵک چووی خەڵک ئافرەتێکی بە تەمەن دێ پەنجەی مۆرەکە لەبەر کاکسەرۆر بنێرێتە پەرلەمان لێ پێم بڵێ بەداخەوە کافی نییە ئەمە مەقبول نییە لە پەرلەمانە بەداخەوە شتیوان نییە پێویستە ئەمە بکرێت کاکسەرۆر لە قسەکانە هەر لە پەرەگرافی ئەو لە حزب 25 زاروتی پێویستە ئەوە بکەین پێویستە ئەوە بکەینەوە قسەی هەموو کەسێکە لە ئاسی خۆیاڵە پێویستە ئەوە بکرێت ئەگەر نەکرات چیەکەی ئەمانە کافی نین چاوەکەم ئەمانەی کە کاکسەرۆر باسی کارکراوە وەکو چین ئەو بەدەچوونی زۆر سادە و ساکەرە کاکە پەرلەمانتاری خۆیان لێدرێ لێ لەناو پەرلەمانە سەری پەرلەمانتاران شکان و هەر وەڵوێستیشان نەبوو برام پەرلەمانتار هەبوو چوونە بەداداچینی بۆ کەیسی ئەم سووتانی ئەم نالیایی تۆ باشە لە هەولێرا چوونە تێر و پرەنتی هەڵداون بڕۆ لێیان بپرسە لە پەرلەمانتار دەدرێت کەیسی بەدوای چی تا کردو تۆ لە پەرلەمانتار بدرێ ئەتوانێت چی بکە چاوەکەم پەرلەمان نابود کراوە و مردووە و لە دوای حەوت مانگ هەشت مانگە پەرلەمان هەر مردووە و بۆگەنیشی کردووە حەزەکەم پێ بڵێم بەسەراحەت بکڕم ئەم پەرلەمانە کۆتایی هاتووە مردووە ناتوانێت ئیشکا و خەڵک بێ ئومێد دەکاوە بەشێک لەو بێ ئومێدانەی خەڵک لە کۆمەڵگەی ئەمە هەیە لە خۆسووتاندنەوە لە قەزەی قەتڵەوە لە هەمووی پەیوەندی بۆیە کە لێشاوێکی بێ ئومێدی گەورە لە کۆمەڵگەیە لە ئاسی سیاسیە بەدیەکرێ زانی ئەمە پێویستی بە چارەسەرکردن هەیە بە دەرەجەی یەکەیش ئەو کەسانی کە چوونە سەر سندوق و پەنجەیان وەرکرد بۆ ئەو ئینسانانی بچنە پەرلەمان ژیانیان خۆش بێ واقعیان باشتر بێ تاریکی ژیان بەرەو ڕووناکتر بچێ بەڵام بەداخەوە ژیان ئەوەتر بچوی خۆ دەبینی من لایەنە جوانەکانە بینم سەرچاو لایەنە جوانەکان زیاد لە کەناڵێک هەیە با جوانی کا بەس ئەو لایەنە ڕەشانەی کە ڕۆژنامە نووس دەکوژێ لی دەدرێ سەری ئەشکێنرێ پەرلەمانتاری ڕەفیقی کاکسەرۆر هەیە سەری شکێنراوە زانی نەیتوانێت بەدووادا چوون بکە زانی ئەمانە هەموو قەزەی گەورە کاکسەرۆر قسە چیە لەسەر قسەکانی کاک عەزیز کاک ئومێد ئێمە کاک عەزیز بە من دەڵێت تۆ بەو شێوەیە قسە دەکەی بەڵام بەداخۆ خۆی بەو جۆرە قسە دەکە بۆ نمونە من حەز دەکەم کا عەزیز مەسەلە ئەوە نییە دوور بە دووری هەندێک ڕێی چەسپاو هەیە لە لامان و بمێ بەسەرت دابی چەسپێن منە وانە بۆ نمونە باز لەوە دەکەی تۆ دەڵێ پەرلەمانتار لێ درراوە بەڵێ پەرلەمانتار لێ درراوە تۆ دەڵێ هەڵوێستن نەبووات من چوەکو شخصی کەوا هەڵوێستم هەبووە بەڵێ بڕۆ لەو پەرلەمانتارە بپرسەکە لێ درراوە و چوەکو لیستەکەشم لە هەمان کاتدا کە بەیاننامەی دەرکردووە تا ئاخر لەحزە لەگەڵیشی بوون کاکە بەیاننامە کافی نیە چاوە ڕاستەدا بدرێن بمبوری قسەکانم تەواوکەم کاک ئومێد ئەمە یەکێکیان دووەمیان سەبارەت بەوەی کە دەڵێ هیچ نەکراوە کاک عەزیز لەوێەوە دەڵێ هیچ نەکراوە من کە لێرە ناڵێم ئەوە نییە ناشەفافی بێ من ناتوانم ڕۆڵی ئەوە بجێڕم وەکو میدیاکارێک قسە بکەم لێرە بۆ بڵاوکردنەوەی هەندێک بابەت کە بابەتێک لە تەحقیق دابێ بابەتێکەوە ئەسراری لەسەر بێ بابەتێکەوە یان کەسێک هێشتان مەسەلەکەی لە دادگایەک لای نەکرابێتەوە من بێم لێرە ناوێ بزڕێنم وەکو ئەوی لە هەندێک ڕۆژنامەکانە ئەمە دەکرێت من پێم خۆشە لەگەڵ کاک عەزیزە دانیشم
بۆ ئەوەی لە بەرنمەیەکی ترا بینەوە ئاوا ئەو ڕاستیانەی هەموو خەمە بەردەستی لەوێەوە دەکرێت ئێمە گفتوگۆ لەسەر ئەوە بکەین کە بزانین ئایا دەیان کێسی لەو بابەتە ئێستا لە بەردەستی ئێمە هەیە و بە دوواداچوونی بۆ کراوە یان نا بزانی بەشێکیان دراون بە دادگاکان یان نا بزانە لێ پێچینەوە لە کەسانی باڵادەستیش کراوە یان نا باز مەسلەی لێدانی ڕۆژنامە نووس دەکرێت کاک ئاسۆز بەڵێ ئەوەی لەسەر ئێمە بەڵێ منیش دڵگران بووم بەوە منیش بە دوواداچوونم بۆ کردووە منیش تەسریحی ڕۆژنامەوانیشم لەسەر ئەمە داوە منیش وتومە هەر کەسێک بێت هەر کەسێک بێت لە پشت ئەمەوە پێویستە و دەبێت بچێتە بەردەمی دادگا ئەمە کارێکە کارێکی نەشیاوەکەوە کراوە واتە ئەوە نییە بین ئێمە بکەینەوە بابەتانە لێرەدا بەسەرێک بەڵام دکتۆر سەروار جیاوازێکی بنچینەی قسەی تۆ وەکو ئەندام پەرلەمانێک یان وەکو فراکسیۆنێکی ناو پەرلەمان لەگەڵ خەڵکیێکی ئاسایی ئەوەیە کە ئەم بڕیارانەی لە تۆ دەدەچێت ئەبێ حکوومەت پێی ملزم بێ بە جێبەجێکردنی لە کاتێکە حکوومەت ملزم نابێ پابەت نابێ بە جێبەجێکردنی ئەو کاتە پەرلەمان چی ئەکا بێگومان یەکێک لە کارەکانی ئەرکەکانی پەرلەمان بە دوواداچوونە ڕاستە ئێمە لەوانەیە یەک لە مەسەلەکانی کەەوە هەبێت دانانی یاسا بێت بە دوواداچوونە چ مەسلەی بودجەیە لە دانانی یاسا ئێمە کۆمەڵێک یاسای زۆر باشمان دەرکردووە و دەتوانم بڵێم هەرچەندە کەم و کوڕی و کەلێنمان ماوە بەڵام یاسای باش کراوە کاری باش لەو بوارەدا ئەنجام درراوە ئەوەی تریان بە دوواداچوونە من پێم وانییە ئەمەی دەڵێتکەوە بە دوواداچوون نەکرابێت نەخێر ئێمە بە دوواداچوونمان کردووە بۆ ئەو مەسەلانە و چ لە دانیشتنی لیژنەکان بێت چ لە نێو پەرلەمانی کوردستان بێ بە خودی من حەزم دەکرد یەکێک لە بەڕێزان لە ئەندامانی ئۆپۆزیسیۆن لێرە باەکە بۆ نمونە لە لیژنەکەی خۆم کە بەیەکەوەبی لە لیژنەی بۆ نمونە پەروەردە و خوێندنی باڵا ئاخۆ بیرروڕاکانی ئێمە بە دوواداچوونەکانی ئێمە وەکو لیستی کوردستانی تونتریش نەبووە لەوانەی کەوا ئەو بەڕێزانی کردبیان ئێمە بەیەک دەست لە لیژنەی نەزاهەیە ئێمە بەیەکەوە بووین ئاخۆ کامە راپۆرت نووسراوە هەمومان ئیمزامان لەسەری نەکردبێت چ بە ئەندامانی ئۆپۆزیسیۆن بە ئیسلامیەوە بە گۆڕانەوە بە کوردستانیەوە بە پارتی و یەکێتی و لایەنەکانی تریشەوە ئێمە کۆک بووین لەسەر ئەو بابەتانە بۆیە ئەوەی دەڵێن بە دوواداچوون نەکرابێ نەخێرکراوە و بەردەوامیشی لەسەر بەڵێ زۆر سپاس کاک عەزیز لیستی کوردستانی بۆ نمونە ئیدانەی لێدانی پەرلەمانتارەکەی کردووە بۆ دوواداچوونی کردووە لەسەر کەسی گەندەڵەکان و ئەلێ ژمارەیەک بە پرس دراوەتە دادگا یعنی تۆ ئەڵێ هیچ نەکراوە ئەمە هێمایەک نییە بۆی کە تۆ ئاگادارنیت لە مەسەلانە کاکومیجان مەسەلە ئەو نییە بڵێم من حاکم نیم لێرە بڵێم هیچ نەکراوە یا هیچ کراوە من سەری شەقامی کوردیەکەمە و شەقامە بۆی لێ هاتووە و شەقامە بۆ دێتە سەرجادا ئەو هەموو نیگەرانێت چییە هەموو بێکاریە چییە ئەم هەموو کەم و کوڕیە چییە پرسیار لێرەدا ئەمەیە من ئیشم کردو بە دوواداچوون کردو و ئیشەکان کراوە یان نەکراوە ئیشی تۆ بێ بیکەی پێ دەڵێم جارێکی ترم دەستیش خۆش نەبێ بە بیکەی پەرلەمانتاریشی وەیە بە دوواداچوون بکە تۆ ناتوانانی بە من بڵێ من لە کاتێکا خوێنی ئینسان ڕژاوە مافی لژنەی مافی مرۆڤ چی کردووە وا خوێنی ئینسان ڕژێ لە سەرجادە کاکە ئەمانە قەزیێن وڵا قسە کێشەکە بۆ شێوەیە نەبووە کێشەکە چییە دە کەس کوژراوە پێ بە هەزار 100,000 لە هەموو سلێمانی بکوژایە کاک سەرۆر ئیسقالی ناکرد جوئەتی ناکرد ئیسقالەش بکە شتیوان نییە کاکە تۆ ئیرادەت هەبوو ئیش بکەی ئەیکە ئیرادە نەبوو نیەتی ئەم پەرلەمانی ئێستا هەمومان بە ئومێد بووین جوڵەی تیا دروست بێ حرەکەی تا دروست بێ گۆڕانکاری گەورە دروستکان ناتوانێت بیکە چاوەکەم ناتوانێت بیکە ئەم پەرلەمانە ناتوانێت شت بکە لەبەر ئەوە زۆر ڕوون و شتەکان زۆر شەفاف دیارە من سەری کەناڵی پەرلەمانەکەم ێ باشە من کاک سەرۆر شتەکانم پێ ناڵێ پەرلەمانی کەناڵی پەرلەمان کەناڵێکی شەفاف نییە دەنین دۆبلاژێک شتەکان زانیار هەر ئاشکرا نازان چی ڕۆها زانانی ماوەیەک حرەکەیەک دروست بووە کامێرەکانیان کردە دەرەوە بۆچی کامێرەکان دەرەوە بۆی خۆی مونتاژێکا ئەوە دابزێنێ چاوەکەم ئەمانە هەمووی لەبەرمانە من لەو سەری دێنەوە ئەمە نەمان بینی لەم هەموو زۆرە لە یاریکردنا ئینسان بێتاقەت بوو لەبەرەوە ئەم قسانی کاک سەرۆر ئەو نەیتر بێ ئومێدی کردی نەزانی من حەزمە کرد کاک سەرۆر زۆر دیفاعێکی سەرسەخت بووە بیتە نەخێر پەرلەمان بە تەواو تشتی کرد حەزمە کرد وا بڵێ بەڵام بەداخەوە ینی ئەو پەرلەمانە ئەو نەیتر وا لێ کاکە ئەم برادرانە لە پەرلەمان ناتوانن لە کەس پرسنەوە و ئەوانی کە باسێکا بەکو جارێتیش ئێرە ڕەنگە کۆمەڵی ماسی بچووک بێ وەسڵی بچووکیان تەزویر کرد بێ یان شتی بچووک کرا بێ لە ئەستی سەرەوە ناتوانن بەڵام ئیش بەڕەنگە ناڕوە بەڵێ بەڵام ئیش بەڕەنگە ناڕوە نە بەڕەنگە ناڕوە بە پێویستە و ڕەنگە ناڕوە ڕەنگە ئەمە بکرێ ڕەنگە پێویستە بیکەین و ئەمانە کۆمەڵی قسەی زۆر ساکارن و ناکرێ ئومێدی خۆشمان لەسەر ئەمە هەڵچنین بەڕاستی سپاس کاک دکتۆر سەرۆر کاک عەزیز ئەڵێ لە باتی 10,000 کەسیش بوو کوژرە نە دکتۆر سەرۆر و ئەو برادرانەی ئیستیقالە ناکەن تۆ خۆت وتت بە ڕەنگە ئیش ناڕوات کاک ئومێد ئەمەش ئەو ڕەنگەیەکەوە دەڵێن نەخێر خەڵک کوژراوە ئێمە ئەوەی لەسەرمان بووە وەکووتم کە دووبارەی دەکەمەوە کە دەڵێن بە دوواداچوون کراوە وە لیژنەی پەیوەندیدار کە لیژنەی ناوخۆیە بە دوواداچوونی کردووە وە لیژنەی
مافی مرۆڤ بە دوواداچوونی کردووە بەڵێ لە سات و کات و ساتی خۆیان بەیانیشی دەرکردووە و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ یەکێک بوو لەوانەیەکەوە دەستی لە کار کێشایەوە لە سەبابەتێکی لەو جۆرە ئەمانە کراوە. بەڵام لێرەدا ئەگەر ئیتیهامکردن ئەوە بێت 10,000 کەسیش بخۆی مەسلەی کوشتنی خەڵک خوێن ڕشتن جانی مرۆڤێک بێت و یاخود دەیان 1000 کەس بێ من جیاوازێک لە نێوان ئەوەدا ناکەم چونکە هەموو سەروەت و سامان و امتیازاتی دنیا جانی کەسێک ناهێنێت. بەڵام لێرەدا ئێمە پەشێویەکەکەوا ڕوبەڕوو بینێتەوە چۆن دەکرێت ئێمە چارەسەری ئەو کێشانە بکەین چۆن دەکرێت چارەسەری زۆر سپاس تەسنیفیان بکەین ئێمە لەوەدا. بەڵێ زۆر سپاس کاک عەزیز لە هەموو ئەو گفتوگوانەی دەبارەی پەرلەمانی کوردستان و ئەو ڕخنەی لە پەرلەمانی کوردستان ژیری ئەوەیە کە جگەر لە پەرلەمانی کوردستان جگەر لە فراکسیۆنی کوردستان فراکسیۆنی تریش لە پەرلەمانە هەیە هەر چەک لەو فراکسیۆنانە چ بزوتنەوەی فراکسیۆنەکەی بزوتنەوەی گۆڕان چ ئیسلامەکان چ کوردستانی هەمیان بە تەوجیهاتی سیاسی و حیزبی کارەکەن و بەپێی ئەجەندای هێزە سیاسیەکەی خۆیان تەرح لەناو پەرلەمانەکەن بۆ ڕخنەی بەردەوام لیستی کوردستانیە بەڵام لە بزوتنەوەی گۆڕان نییە لە ئیسلامەکان لە ڕخنەی حەزەکەی با ڕخنە لە ئۆپۆزیسیۆن و ئیسلامەکان بگرین پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و ئیسلامیش بەرپرسن لەوەی کە لەناو پەرلەمانە ئەو ڕۆڵە خراپە بینن پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و یەکگرتو کۆمەڵ و گۆڕانیش بەرپرسن لەوەی کە 8 ملیۆن دینار 9 ملیۆن دینار خەنات تەنکەی باخەڵیانەوە شەڕ لەسەر حیمایە و سەرۆت و سامان و سیارەکەن بینیشمان بەساوی خۆمان ڕخنەشمان لێگرتو کاکسەوەر ئەگەر بیخوێنێتەوە لە ڕۆژنامەی ئاوێنە قسەشم کردووە لەسەر نەخێر ئەوە وانە بەو شێوەیە من قسەکەمی لەسەرەوەی تۆ زۆرینەی سیاسەکان ئەسەپێنی بە زۆرینە 58 کەس ئەوانی دیشتا 65 قسوورە بە زۆرینەی دەنگ ئەیسەپێنی ئەمە پرسیارەکەی چۆن گۆڕانیش بەرپرسە کۆمەڵیش یەکگرتوش بەرپرسە بەس ئەمە ناکاتەوە لەبەری تۆ زۆرینەی و یاساکان زۆربەی سەرۆکی لیژنەکان هی ئەوانە لیژنەی نەزاها لیژنەی ناوخۆ لیژنەی هەموو لیژنەکان تۆ سەرپەرشتێکی خۆت سەرپەرشتیشتەکان کرد سەرۆکی پەرلەمان هی تۆیە جێگیری سەرۆکی پەرلەمان لە تۆی بۆ نمونە ئەمانە کاریگەری هەیە لەوەی کە پەرلەمانەکە ئیفلیس دەکات چۆن قسەمان لەسەر ئۆپۆزیسیۆن بەڵام کاک عەزیز ڕخنێکە لە ئۆپۆزیسیۆن نەگری بەوەی کە بووچەوە لەگرێ جیاوازە لەوەی کە ڕخنەکردن لە لیستی کوردستانی کراوە بە ستراتیژێکی بەردەوامی ئیشکردنی ژمارەیەک لە ڕۆژمێر و لە ڕۆژنامە ئەمە جیاوازە لەوەی کە لێرە و لەوێ بۆ دروستکردنی باڵانس و هاوسەنگی ڕخنەیەک فرەدەی کە ڕخنەیەکی جەوهەری و ستراتیژیش نییە لە ئۆپۆزیسیۆن لەبەر ئەوەی ئەم لیستە زۆرینەیە و بڕیار ئەسەپێنێ زارێتتر ئێرێمە کاگومێت ئەم لیستە یاسای باش هاتۆ دەبەردەستی ڕەبزی کردو ئۆپۆزیسیۆن یاسای باشی تەقدیم کردوە ڕەبزێکن یاسای زیادکردنی پرۆژه یاسای زیادکردنی پێشینەی هاوسەرگیری ئەمە پاری ئۆپۆزیسیۆن بخۆ لەبەر چاومانە برادران هی ئۆپۆزیسیۆن بۆمە ڕەوسا ڕەفستان کرد گوتان پارە نیەوانە خۆتان دوای کردن دەستان خۆش بکردن ئیشی ئەوەیە کردوتانە بەڵام مەبەستمەوەیە بۆچی چاومان لەسەر ئەوەیە یعنی چاومان لەسەرانە لەبەرەوەی ئەوان زۆرینن با یاساکان تێنە پەڕێن زۆر سپاس دکتۆر سەروار ئەمەوێت کاتی بەرنامەکە بەرە کۆتایە دەچێت لێت بپرسم تۆ لە کاتێکە باس لەوە کەی پەرلەمانی کوردستان هەمیشە بەداخەوە ئەرگەکانی خۆی جێبەجێ نەکردووە کۆمەڵێک شتی تر لەو بابەتانە کە بەداخەوەی پێویستە ئایا چ ئومێدێک لە پەرلەمانێکی لەم شەوەیە کە بتوانێت ئەو ڕۆڵە سەرەکیە ببینێت کە وەکو دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵێ بەر لەوەی وەڵامی ئەوە بدەمەوە کاک ئومێد جارێ نازانم چی یاسایەکە یاسایەکی ئەوەندە زەرور و گرنگ بوو بێ لیستی کوردستانی ڕەتی کرد بێتەوە ئەو یاسایانەی ڕەت کراونەتەوە هەمووی پاساوی یاسایی هەبووە و یاخود یاسامان هەبووە لێرەدا کەوا ڕەت کراونەتەوە من دەکرێت ناوی یاسایەکەم پێ بڵێکەوە ئێمە ڕەتمان کرد بێتەوە ئەمە و دووەمیان کاتێک باز لەوە دەکا کە یاسای هاوسەرگیری بەڵێ یاسای پرۆژه یاسای هاوسەرگیری لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە پێشکەش کرابوو ئامادە کرابوو و ئێمە بووین دەنگمان بۆ داپەسەندمانکردنەوە کە کاک عەزیز دەڵێ ڕەت کرابێتەوە ئەمە و چەندین یاسای تریش هەبووە کەوا پەسەند کراوە لێرەدا دکتۆر سەروار ببوورە کاتی بەرنامەکەمان تەواو ئەگەر دوا قسە و بۆچوونی خۆت بگەێنی سوپاس دەکەم دوا قسەم ئەوەیەکەوە بەڵێ لە پەرلەمانی کوردستاندا من ناڵێم بەهار بهێنمە چۆکان و ئەوەندە کاری گرنگ کرابێت بەڵام کاری گرنگ کراوە کەم و کوڕیش هەبووە دەکرێت کەم و کوڕیەکانیش ببینین چاچیان بکەین و دەکرێت ئێمە ئیشە باشەکانیش بین و ئیدامەی پێ بدەین و بە یەک دەست ئێمە بتوانین هەتا لە یەکەم تەسریحی خۆم لەسەر ئەوەی کوردستان بەڵێ زۆر سپاس دەکەم پایامەکەت گەشتە من کاک عەزیز زۆر بە کورتی پێم زۆر بە کورتی من تەنها یەک پێشنیار دەکەم ئایا بزانم پەرلەمانتاران بە قسەمان دەکەن یان نا
لە ناو هەولێرە کچێک خۆی سووتانوە بۆ دامەزراندن من لێرە پێشنێر بۆ پەرلەمانی کوردستانەکەم بزانم ئەگەر بۆ بەرژەوەندی شخصی خۆیان نەچوون ئایا ئەم مانگە وەکو ویژدانێک بۆی ویژدانی خۆیان مرتاح بکەن با نەچن ئیمزا بکەن لەسەر ئەو موسە زۆری وەری ئەگرن وەکو مانگرتنێک بزانم ئەمە بە قسەی شی ئەکەن و بزانم تاسەڕادێک کان چەند پەرلەمانتار جورئەتی ئەوە کا بیسەلمێنێک کە بۆ سەرۆت و سامان نەچۆتە پەرلەمان. بەڵێ زۆر سوپاس بێنرانی بەڕێز ئەوەی گوێتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە چاودێریکردنی دەستگای جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە بە میوانداری هەرێک لە بەرەزان عەزیز ڕەئوف نووسەر و دکتۆر سەروەر عەبدوڕەحمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی. بینرانی بەڕێزی بەرنامەکەمان توانن لە ڕێگەی ئیمەیلی تەباداش ناتەبە @nrt.tv.com سەرنجوو پێشنیارەکان بگەین بە بەرنامەکەمان تا بەرنامەیەکی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خواست بوو. سوپاس کە بینەری پرۆگرامەکەمان بوون. کاک عەزیز زۆر سوپاس.